هاوڕێز هاوڕێنی هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە هەر شوێنێکی دنیا. ئەو پرسیارەی کۆمەڵێک هاوڕێ لە ئێمەی دەکەن، ئێمە بۆچی چوو بووینە بەرلین، خەریکی چی بووینە بەرلین و لە بەرلین چمان کرد. تەبەن هاوڕێیان، بۆ یەکەم جارە لە مێژووی دەسەڵاتی کوردی کۆمەڵێک کەس لەسەر ئازاردانی ئازادی خوازان و بوونە هەڕەشە لەسەر ئاسایشی ئەوروپا بدرێنە دادگا. تەبەن ئەمە ڕووداوێکی مێژووی زۆر گرینگە. ئێمە لە بەلجیکا من و کاک پێشڕەو و لە سویدیش کاک قادر و کاک کەمال وەکو بوون بە بەشێک لەو شانازیە مێژوویەی کە بۆ یەکەم جارە لە مێژوو دژ بە بەڵتەچیەکانی کورد لە ئەوروپا کە هەوڵی لێدان یاخود هەڕەشەکردن لە ئازادی خوازان دەدرێنە دادگا، کەمە ڕووداوێکی مێژووی بوو. ئێمە بە ئەرکێکی ئەخلاقی خۆمانزانی یەک بەشدار بین ئەو ڕووداوە مێژووی دووش پاڵپشتی هەموو ئەو ئازادی خوازانە بکەین، نەک تەنها بە قسە بەڵکو بە کرداریش. چونی ئێمە بۆ بەرلین لەسەر ئەمەوە کارە بوو کە بە ئەرکێکی خۆمانزانی ئێمە چوون و بەردەوامیش دەبین لە چونمان لە بۆ هەموو دەسەکانی تری دادگایی. تەبەن هاوڕێیان، ڕۆژی 26 مانگ کاتژمێر 8 بەیانی ئێمە لە بەردەم دادگای باڵای بەرلین ئامادە بووین. لە بەرلین کۆمەڵێک دادگایە، بەڵام ئەو دادگایی کە دادگای ئەو کادیرانەی پارتی لێکرا بەرزترین دادگای بەرلینە. ئێمە کاتژمێر 8 لێ ئامادە بووین، ڕێکارە یاساییەکانی چوونە ژوورەوە ئامادە بوون لە جەلسەی دادگامان بڕی، ئامادە بوون لە دادگایەکە. تەبەن دادگایەکە درێژترین دادگا بوو لە ڕۆژەکرا، کاتژمێر نزیکەی 7 کاتژمێر و نیوی خەیان، دواتە یەکەم کەسانێک کە جەلسەی دادگا دەستی پێکرد و ئاخی کەسیش لە دادگا هاتینە دەرەوە. خۆی لە خۆیدا درێژبوونی ئەو ماوەیەی واتە گرنگی بابەتەکە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هاوڕێیان، لە ناو جەلسەی دانیشتنی دادگایەکە کۆمەڵێک شت ڕوویدا. دوو لەو تاوانبارانەی کە تاوانبارن بە لێدان لە کاکمەچی و کاک کامەران لە دادگا ئامادە بوون، سەرەتا ئەوان قسەیان کرد، کۆمەڵێک قسەی زۆر بێبنەما دوور لە بابەتی دادگایەکە. تەنانەت دادوەری دادگاکە بە تووڕەبوون بە یەکێک لە تۆمەتبارانی وەنجاوە چ پەیوەندی هەیە بە بابەتی دادگایی کردنەوە وەرە سەر بابەتە ئەسڵیەکە. کۆمەڵێک قسەی زۆر بێبنەما کە من دەمەوێت کەمێکیان لێرە باس بکەم. یەک لەو خاڵانە گوایە کاکمەچی بەو برادەرەی وتووە لە لایف پێی وتووە بابەت بەحسی بووە. تەبەن هاوڕێیان، ئەو کوڕانە یەک لەوانە بابی نەک بەحسی بە ڕەفیق حیزبی بووە، لە بەحسیش پیستر. کۆمەڵە خەڵکە بۆ بەحسی بووە لە سەردەمی باس، تەنها لە پێناو کارەکەی یان هیچ کارێکی غەڵێن، بەڵام ڕەفیق حیزبی هەموو ئەو کەسانە بوونە کە ینی خزمەتکارێکی سەرڕاستی دەسەڵاتی بەعز بوون، وەکو ئەو پاراستانەی کە ئێستا شەق لە خەڵکی هەردەدەن، وەکو ئەو پاراستانەی کە ئێستا کار لە بۆ دەستگای پاراستن دەکەن، نەک لە بۆ پارتی. یعنی ئێستا لە ناو پارتی کۆمەڵە خەڵکی باش هەیە، یعنی ئینسان دەتوانی بە ئینسافەوە بڵێ هەمویان خراب نینە، بەڵام ئەوانەی کە دەبنە پاراستن هیچ کەسێکیان باش نین، هەر هەمویان خراپن. چکە پلەبەندیە لە هەموو شوێنێکی. یەکی لەو قسانەی کە لە دادگا کردی وتی بەبنی وتووە بابەت بەحسیە. یەکێکی لەو قسانە کاتە ئێمە چوینە ناو دادگا، لە ناو هۆڵی دادگاکە ئێمە وەکو ڕۆژنامە نووس لێ دەرئامادە بووین، وەکو کارێکی ڕاگەاندن کاک قادر بوو کورتە ڤیدیۆیەکی کرد، منش لە کورتە ڤیدیۆیەکە دەردەچن. لە کورتە ڤیدیۆیەکە باسی گرنگی دادگاکە و هۆکاری دادگاکە کرا. لە دادگاکە ئەوەشیان بەرز کرد بۆ شکایەت لە ئێمە، ئەو خاڵێکی تری نوکتە بوو. دوو باسی ڕۆژێک پێش دادگایەکە ئێوارەکەی ئێمە چوینە نوێنەرایەتی حکوومەتیارێن بۆی بتوانین چایەکیان لەگەڵ بخۆین، یاخود ئەگە دەرفەتە بێ سێلفێکیان لەگەڵ بگرین، وەکو لە ڤیدیۆکان دیارە
نەمانتوانی یاخود جوابیان نەداینەوە یەکێکتر لەو تۆمەتانی کە ئاراستەی ئێمەی دەکرد یان لە بڕی ئەوەی کابرا تۆمەتبارە تۆمەتی ئاراستە دەکرد گوایە ئێمە چوینە سەر نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و ئەوانمان وەکو بەڵتەچی ناوبردیە وەکو تیرۆرست ناومان بردینە کە لە واقعدا بە تیرۆرست ناومان نەبردینە ئەوە دادگایە بڕیار دەدا ئایا ئەوانە تیرۆرست نیان نا نەک ئێمە بەڵام بێگومان ئەوانە بەڵتەچینە مە ناشارینەوە ئەوە یەکێکی تر بوو لەو تۆمەتانە کۆمەڵی قسەی تر ینی فایلێکی هینابوو نزیکەی 35 وێنەی تێدا بوو ئەو مەچی لێرا و هایگۆ مەچی لێرا و هایگۆ ئەو لێرە ئەو هاتچوو یعنی حاکمەکە بە پێکەنینەوە پێیوت جاوانە هیچ پەیوەندی بە دادگایەکە نیوەرە سەر بابەتەکە وەکو خۆتوڕەکردن لی خاڵێکی تر کە زۆر گرینگە هاوڕێیان کە دەمەوێت بیڵێم کاک کامەران لە کاتی قسەکردنەکانی خۆی هیچ بابەتێکی ئەو لە ئەولانێنە ناوبابەتەکە ڕێک ئەو قسانەی کرد کە لە ڕۆژی ڕووداوەکە و تۆمەتباربوونی ئەوان ڕوودا ئەوە لە دادگایەکە هەم دڵی حاکمەکەی زۆر خۆش کرد هەم پارێزەرەکانیش کە هیچ بابەتی لابەلای باز نەکرد پەیوەندی بە دادگایەکەنەوە ڕێک ئەو بابەتەی باز کرد کە ڕۆژی لێدانەکە یاخود کوتانە سەرەکە چی ڕوویدا چەند کەس بوون چۆن ڕێک ئەوەی وت دواتر کاگمەچی هات کاگمەچی کۆمەڵێک پرسیاریان لێکرد تەنانەت لە کاتی پرسیارەکانەوە بەگاڵتەشە وەڵامی دەداوە گرنگترین پرسیارێکە لە کاگمەچی کرا بە پڕوای من گرنگترین وەڵامێک بوو لە ناو دادگاکە ئەویش ئەوە بوو لە کاگمەچی پرسی چیش دەکەی حاکم لی پرسی ناوت چی و چیش دەکەی ناوی خۆی وەدوتی بەداخەوە بەهۆی ئەو برادرانەوە پەنجەی لەو تێش کرد کە دایانەوێت ئاسایشی ئەڵمانیان تێک بدەن وەکو کوردستان کار دەکەن لە ئەوروپا من ناتوانم ئیش بکەم ئێستا لە ماڵەوە ئەم دەربڕینا شێوازێکی ئاگریمێنتی زۆر بەهێزە بۆ ناساندنی کەسەکە یەکێکی تر لە بابەتەکان لێی پرسی ینی پارێزەرەکەی تۆمەتبار لێی پرسی تۆ سوکایەتیت بە باوچیەوە کردیە کاگمەچی وتی ڕاستە من خۆشی دەناسم و باوچی دەناسم ئەگەر پێویست ئێستا لێرە باسی بابی دەکەم دووبارە باسکردنەوەی مابەتی باسی بوون و ڕەفیق حیزبی بوونی بابی ئەو بوو ئەمە بەشێک بوو لە دادگایەکە بەڵام گرنگی ئەو دادگایە هاوڕێیان بریتە لەوەی ئەگەر ئەو تۆمەتانەیە تەعەن بە بڕوای من 100% تۆمەتەکانیان بەسەردا ساغ دەبێتەوە و حکمیش دەکرێن ئەمە دەبێتە بنەمایەک لە بۆ هەموو یەکێتی ئەوروپا بە نمونە بەیانی کە لە بەلزیکا یاخود لە بەریتانیا کەسێک ئاوا کارێکی بەرامبەر دەکرێت تۆ دەی دەقی ئەو بڕیاری ئەو دادگایی لەوێن دەریش بەرز دەکەوێت دەرێ ئەوانە پێشتر لە وڵاتە چیکە هەمان کاریان کردیە ئەوەش بەڵگەکەی ئەوە دەبتە سەنەدەکی زۆر بەقووەت ئەوە یەک لە خاڵە گرنگەکانی بوو دوو بۆ یەکەم جارە هاوڕێیان حاڵەتێکی وا ڕوو دەدا لە ئەوروپا تۆمەتبارەکان دەگیرێن ناوەکانیان دیارە کەسەکان دیارن دێن دادگایی دەکرێن کەەوە دەبێتە دەرسێک لە بۆ هەموو بەڵتەچیەکانیت ناتوانن جارێکی کاریەوە بکەن ئەگە کاریەوە بکەن ڕوبەڕووی دادگا دەبتەوە دوو خاڵی تر هاوڕێیان کە من دەمەوێت باسی بکەم ینی جگە لە ئێمە کەوەکو کۆمەڵێک کەس لە وڵاتانی ترەوە چوبووین بۆ پشتگیریکردنی ئازادی خوازان ئەو بەرلینەی کە ئێمە لێ بوون سەدان موسەخۆری پارتیە سەدان کەس هەیە بەردەوام پارە لە پارتی وەردەگی بەڵام هیچ یەکە چەند چاوەڕویان نەبوو وەکو ئێمە بێ پشتگیری برادەرەکانی خۆی بکەین یەک کەس ئامادە نەبوو بێتن نەبووە یعنی ببینن بەڵتەچیەکان ئەوانەی شەو و ڕۆژ قسە بە خەڵک دەرێن یان نیازی هێرشکردنە سەر خەڵکتان هەیە کاتێک کارێکی وا دەکەی لە وڵاتێکی دیموکراسی تەنها دەمێنیەوە کەس بەرگریت لێ ناکە بۆیە بیر لە کاری وا مەکەوە لەبەرەوەی پارتی منەتی پێت نییە خاڵێکی تر کە زۆر گرنگ بۆ هاوڕێیانەوەی من تێبینیم کرد هەمان حەقڵی پاراستن کە لە کوردستان تۆمەت بۆ خەڵک دەبەخشێتەوە هەمان عەقڵ کابرا خۆی تاوانبارە بە هەمان عەقڵیەتەوە هاتیە لە ڕۆژی ئەوەی کە ئەو تاوانبارە لە دادگای دەدانیشتیە وەکو هەمان بیرکردنەوە دێتن تۆمەت دەبەخشتەوە کە دادگا لێرە ڕێی پێنادا وەکو ئەوەی کە ڕێی پێنەدا و بابەتەکەی پێگۆڕی وەکی وەرە سەر ئەسلی مۆزوعەکە
خاڵێکی تر هاوڕێیان کە من دەمەوێت وەکو گلەیی باس بکەم لە هەموو ئازادی خوازان. ڕاستە هەمووان ناتوانن بێن لە ڕۆژێکی وا بەشدار بن، بەڵام جەلسەی دادگایەکە چەند جەلسەیەکی تریمە دەمەوێت منە خاڵە برێم هاوڕێیان دادگاییکردنەکە وا بە زووی کۆتایی نایە 6 مانگی تر دەخایانی لەبەرەوەی جەلسەی یەکەم تەنها 2 تۆمەتبار هاتبوون، خۆی لە 8 تۆمەتبار دەبینێت و دوو تاوەکو کۆتایی دێ کە بە بڕوای من ڕەنگە 5 لەوانە حکم بکرێن بە سجنکردن و 2 یاسیانیان بە غەرامەکردن کۆتایی پێ بێتن. جا دەگەڕێمەوە سەر خاڵە ئەستیەکەم بەداخەوە نەک ئازادی خوازانی ئەوروپا، ئازادی خوازانی ئەڵمانیاش و بە تایبەت گۆڕانخوازەکانی ئەڵمانیا. هاوڕێیان کامەران بە ئێستاشەوە ئەندامی گۆڕانە. هۆکاری هێرشکردنە سەر کامەرانیش بریتە لە گۆڕان، یعنی لەبەر گۆڕانبوونی کاتی خۆی هێرشیان کردە سەری. یعنی بینە بەرچاوت دەستگای ڕاگەیاندنی گۆڕانخوازان هیچ یەکەچیان نەیانتوانی بێن لە ئەڵمانیا پشتگیری بکەن یان بێن سەپۆرتی بکەن لە ڕۆژێکی وە. ئێمە 100 کیلۆمەتر دەبڕین لە وڵاتێک و دەچینە وڵاتێکی تر کە ئەوە منەت نییە لەسەر کامەران و کاک مەکی، بەڵکو ئەو شانازیەکە بەبەر ئێمە بڕاوە ئێمە دەچین، بەڵام گۆڕان وەکو عیزب، گۆڕان وەکو ڕاگەیاندن، گۆڕان وەکو هەڵسوراوەکانی کەسیان ئامادە نین بێن لە دادگا ئامادە بن. کە بەداخەوە من ئەوە وەکو گلەیی هەم لە ئازادی خوازە ئەوانەی لە دەروێ گۆڕان لە ئەڵمانیا دەژین، هەمیش لە گۆڕان و دەستگا ڕاگەیاندنەکەی و گۆڕانخوازانیش باس دەکەم. کەسێک ئامادە نەبوو بێ لەو دادگایە ئامادە بێتن پشتگیریان بکە. هەرچەندە ئەوان پێویستیان بە پشتگیری نە ئێمە هەیە نە گۆڕان و گۆڕانخوازان هەیە، بەڵام وەکو ئەرکێکی ئەخلاقی مۆڕالی دەبا لێوێ ئامادە من، ئەگەر ئامادەش نەبان دەبا لە ڕاگەیاندنەکەی گرنگیان پێ بدا بە ئەوەشیان نەکە. خاڵێکی تر کە من دەمەوێت ئەوە بڵێم هاوڕێیان لە ڕۆژی دادگاییکردنەکە، یعنی ڕۆژێک پێش دادگاییکردنە ئێمە ئێوارەکەی چوینە ناو بەرلین کەمێک پیاسەمان کرد لەگەر کاک قادر و کاک پێشڕە و کاک مەچی وەکو لە ڤیدیۆیەکە دیارە دواتر ڤیدیۆیەکە دادنێ. لە کاتی پیاسەکانمان ویستمان بچین قاوەیەک چایەیەک یان سێلفیەک لەگەر برادەرانی حکوومەتی هەرێم، نوێنەرایەتی حکوومەتی هەرێم و دڵشاد بارزانی بگرین کە وەڵامیان نەداوە، ئامادە نەبوون. بەڵام گرنگتر لەوەیە بڕواتان هەبی هاوڕێیان ئەو نوێنەرایەتی ئەنگۆ باسی دەکەن، پارتیەکان دیفاعیان لێ دەکەن، جنێو بە ئێمە دەدەن، کۆمنتمان بۆ کۆمنتی نەشیاومان بۆ دەنووسن، لە ترسی ئێمە داوای سەپۆرتی پۆلیسی کردبوو. بینە بەرچاوتان هاوڕێن بینایەکی بەرز کە ئێمە ناتوانین بچینە ژوورەوە، نەک ناتوانین یعنی لە ڕووی یاساییەوە کە ئێمە لە ئەوروپا کارێک دەکەین هەموو ڕێکارە یاساییەکان لە بەرچاوان دەگرین. وشە کاتێک وشە بەکاردێنین دەزانین مەبەستمان چی لە وشەیە، یعنی زۆر قڕز دەکەویتەوە لەسەرما ئەگەر وشەیەکی بەدەر یاسا بەکاربێنین. ئێمە دەزانین چ ڕێگا بەمە دەدرێت، چ ڕێگا بەمە نادرێت، چ مافمانە و چ ڕێگا یعنی سنووری ئازادیەکەمان چەندە. ئێمە لەو سنوورە ئازادیە ڕێگا پێدراوی کە دیموکراسیەتی ئەوروپا ڕێگای بە هەموماندایە، چون چالاچێکمان کرد، قسەی خۆشمان کرد، بەڵام ئەوان چوبوونداوان لە پۆلیسی کردبوو بیان پارێزی لە بینایەکی حەفقات، بینایەکی دەقات کە ئێمە ناچینە ژوورەوەش ئەگەر دەرگیان کرد بە ئەوزە دەچینە ژوورەوە. من ئەو خاڵم تەنها لەبەر ئەوەیە بزان هاوڕێیان ئەوان لە کوردستان چ لە خەڵک دەکەن، خەڵک دەگرن حکمی دەدەن کە کابرا حکومەکەشی تەواو دەبی ئازادیش دەبێتن، هێشتا لە ماڵەکەی خۆی لیان دەترسێت لەبەرەوەی هەر تاقیبی دەکەن. بەڵام ئەوان لە ئەوروپا لە ئێمە دەترسن، لە هەموو ئازادی خوازێک دەترسن بە یەک گوشە دژیان بوەستێت. ئەوەیە جیاوازیەکە هاوڕێن. ئێمە هەمومان لە ئەوروپا دەژین، یاسا و ڕێساکانی ئەوروپا دەزانی سنووری کارەکانمان چەندە، چ ڕێگا پێدرا و چ ڕێگا پێ بە هەموو ئەو چالاکیانێک کە لە ئەوروپا کرایە هیچ یەکێکیان بەدەر لە یاسانە بۆ هاوڕێن، هەمووی لە چوارچێوەی یاسا ڕێگا پێدراوەکانی ئەو وڵاتانە بۆ کە تێیدا دەژین.
ئیتر ببین ئەوان لە کوردستان چۆن لە ئەوروپا چۆن مەبەستم لەو خاڵە ئەوەیە ئەوان ئەو شێرە نینە کە لە کوردستان دەنەڕێن بەڵکو لێرە ڕیویەکرد ناوێن لە یەک ئازادی خوازی سەریان دابخە ئەم نویستم ئەو خاڵە باز بکەم لەگەڵ ئێوە خاڵێکی تر هاوڕێیان ینی بەدەر لە چوونی ئێمە لە بۆ بەرلین لە بۆ چالاکی و سەپۆرتی کاک کامەران و کاکمەچی ئەوەی ئێمە چوو بووین مەشێکی تر کۆمەڵێک چالاکی ترمان نابوو کۆمەڵێک زنجیرە کۆبوونەوەی تایبەتمان کرد کە من لێرە نامەیە باسی ناوەڕۆکی کۆبوونەوەکە بکەن لە داهاتووی نزیک دەرئەنجامی ئەو کۆبوونەوانە دەبینن کە چی لە کۆبوونەوەکان کرایە ینی بە کردار دەیبینن کە من نامەیە لێرە پێش ڕووداوەکان بکەم وردەکاری ناو کۆبوونەوەکان لەگەڵ چێ کۆبوونەوەمان کرد بابەتی کۆبوونەوەکانمان س بوو ئەمە خاڵێکی ترمان بوو لە چوون لە بۆ بەرلین زنجیرە کۆبوونەوەیکی تایبەت هەم لەگەڵ کۆمەڵێک هاوڕێی خۆمان هەمیش لەگەڵ لایەنی تری تایبەت کە من نامەیە لێرە باسییا بکەم لێ دەگەڕم بۆ داهاتوو بۆ داڕشتنی بەرنامەیەکی دوور و درێژ کە لە داهاتوو دەیبینن دەبێتە هیوایەک بۆ بەدیل دروستبوون دژی ئەو دەسەڵاتە گەندەڵ و دیکتاتۆرە بۆیە من زیاتر کاتان ناگرم هاوڕێیان تەنها مەبەستم ئەوەیە بزانم چوونی ئێمە بۆ بەرلین چ بوو و هۆکارەکەشی چ بوو و داواش لە هەموو کوردانی بەرلین بە تایبەت ئەڵمانیا بەگشتی 95 جەلسەی دووەمی دادگایەکەیە دووبارە ئۆتۆمەتبارانە دێنەداکە بە هیوا هەموو ئەو هاوڕێنەی کاتیان دەبێ بچن لە ڕۆژی دادگایەکە ئامادە بن وەکو سەپۆرتێک بۆ ئازادی تاکەکانی کورد لە ئەوروپا نەک وەکو سەپۆرتی شەخسیش دوو ببن بە بەشێک لەو مێژووە ینی هاوڕێیان ژیان هەر ئەوەندەیە ینی من زۆر جار کۆمەڵێک شتێ بە شانازیەوە باسی دەکەم لەگەر هاوڕێیانی بەلجیکە ینی یەکەم جار کە لە ئەوروپا لە ناو کۆنفرانسێک ڕوبەڕوو بەرامبەر مەسعود بارزانی وێنەی سەردەش عوسمان بەرز بکرێتەوە من تێیدا ئەندامێک بوون لە چاڵاکی ئەو شانازیە یەکەم ڕوبەڕووبوونەوەی ڕاستەخۆ لەگەر بەرپرسێکی گەندەڵ و قسەی تومپوتن پێیوت من ئەندامێک بووم لەم کارە کە ئەو شانازیەکی ترە یەکەم کەس بووین کە چووینە سەر لەگەر کۆمەڵێک برادەری تر ئاڵای کوردستانمان لەسەر بارەگایەکی گەندەڵ هینا خوارەوە کە لە ناو ڤیدیۆەکە هەیە دەڵێت ئەم ئاڵایە پیرۆسترە لەوەی لەسەر بارەگای گەندەڵەکان بێت ئەوە شانازیەکی ترە چوونمان لە بۆ بەرلین شانازیەکی ترە بەشداربوون لە یەکەم کاری ئامادەبوون لە یەکەم دادگایی کۆمەڵە کادری حیزبێک کە دژی ئازادی خوازانی کورد لە ئەوروپا هێرشیان کردووە هێلکە تێگرتن و کەچەپ لێدان لە بارەگایەکی گەندەڵی حیزبێکی کوردستانی ئەوە ئێمە بووین لەگەر کۆمەڵێک هاوڕێتر ئەو کارامان کرد ئەمانە هەموو شانازیە لێ زۆر گرنگە ئینسان لە تەمەنی خۆی ئەو شانازیە بە خۆی کۆمەڵێک شانازی بۆ خۆی تۆمار بکە لەو تەمەنە کورتەی کە هەمانە بۆ زۆر گرنگە هاوڕێیانی ئەڵمانیا بە تایبەت کوردانی بەرلین لە ڕۆژی 95 ئامادە بن لە کاتی دادگاییکردنی کۆمەڵێک کەس کە لە ئەوروپا خەتەرن لە بۆ سەر ئازادی تاکەکانی کورد بۆیە من زیاتر کاتان ناگرم کاتێکی خۆش ماڵاوە